what they've learned. Elizabeth Lee, VOA News, Los Angeles. جدرین میدیا رادگهینن که هیزن اولکاریا ایران تقل لخو پیشاندرین مهاباد دکا. برسوا پارتیا یکیتیا دموکرات جبو ایریشن ترکیه ده هری مع کردان ده چیه؟ و پشتی خول بر شر داعش گرتی پرزدگاه شرفدین لچیای شنگالی پیشوازی لیمیوانان دکا. لواشنطن دي سي وصلاوي ستافي دنج أمريكا وآسو جبارو هاوكارم دخيل شموتان لبيت لواشنطن حفتي سبيدا روجا دوشنبه سلاوو ريزين گرم پشتی ایریشن دوهین فروکن ترکیه ده هریم کردان ده لسوریا و هر وسط ده هریم کردستان عراق ده ایرو خلق دورا دیرکی لسوریا و کاربدستین خواجیجی طرم قربانیان و شارتنا سازین راگهاندنی ویدیوین ویرانکاریا آرمانجین فروکن ترکیه دوه وشاندنا پرانیوان جهان جهین مدنیا بونا لگور آگاهین به دست پیامنرین دنگی امریکا کتین شروع به هفچون جی ایرو لسر سنورین دنیف برا ترکیه و این کردان کوهیزین کردان لوی به پرانیه لورن لدفر دیرکی جی ایرو کسوکارین قربانیین وان ایریشان طرمی کشتین خوا و شارتنا. دەسەڵاتدارانی تورکیا ڕایانگەیان چەکدارە کوردەکانی یەپەگا ئەمڕۆ دووشەممە 5 موشەشیان لە باکووری سووریاوە تەقاندۆ بۆ هۆیەوە 3 کەس کوژاون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون لە ناوچەیەکی سنووری تورکیا دوای ئۆپراسیۆنە سەربازیە سنووریەکان لە کۆتایی هەفتەکەدا کە تورکیا کردی. داود گۆڵ پارێزگاری غازی عەنتاب ڕایگەیان موشەکەکان بەر قوتابخانەیەک و دوو خان و بار هەڵگرێک کەوتون لە ناحیەی کارکامێژ لە نزیک دەروازەیەکی سنووری پارێزگای غازی عەنتاب و 6 کەس بریندار بوون. دواتر سولەیمان سۆیلۆ وەزیری ناوخۆی تورکیا ڕایگەیان 3 کەس گیانیان لەدەستداوە. کەناڵی CNN چۆرێک ڕایگەیان موشەکەکان لە ناوچەی کوبانی سووریاوە ئاڕاستە کراون کە لەلایەن یەپەگەوە کۆنتڕۆڵ کراوە بەڵام تا ئێستا ئەنجامدەرانی ئەو هێرشە سربەخۆیانە پژڕاز نەکراوەتەوە. چه آگاهی نو لسر عردی هنه بتایبت جی لهرمین کردان امی رو بکن پیامنرین دنگ امریکا لقامش لو لدهوک هرم کردستان عراقی و لانکری جی لی ام جی قامش لو دست بکن پیامنرین دنگ امریکا زانا عمر بمریا زانا چه دقومه چه تشتی نو های چه پشاتی نو هنه پشتیوان ایریشن دو بله اجوه ایریشان داوی دست پی بکم گو بلی کلیه که بالافرین جنگی شر ارتشا ترکیه دورا روج هلاتی کوبانیه زورمغاره هاتا آرمانش کرن زیان و ایریشا گونها دقومی حتانها نهات دیار کرن ج امجدو شب هگر ام دست بکن ل نافچه حلب شر و پرچون پر گران هبون توبخانه ترکیه او دور توبخانه کر به تایبتی بشتیگو سه بنین بنگهن لشکرین ترکیه ناوا خاک سوریه ده هاتن آرمانش کرن به موشکان مدیا نزیکی رژیم سوریه اویا اشکره دبیجه گو او ایریش جالیه ارتشا رژیم سوریه جی پیکاتیه نها ایروجی لباکوری تلتمری بتایبتی لدردارا بالای زرگان ده توپخانه ترکیه به توپان ایریشن پرتوند لوی دری پیکانینه هر وها بتایبتی لالیه کوبانیجی او توپخانه ترکیه شویدند حتی دانی سبه او دور توباراند کر لی لنافچه اوی ندهندری باجرده لی داخل از اتخوازم آماجه وی که بکم گو ایرو بریار بو گو دوره که روسی ترکی هفبش لنافچه کوبانی بگره جبر توپخانه و روشا میدانی روسیای او دوره راوستان و درنکت بله
بله زانه دیگه من ببینم دخوازن بزن کانی لدورا دیدی که کو خلکی ترمی قربانی نخوا و شرط نوکات شدین نو چه تبال میدانی لم دخواست بزنم دیار سلام بالایجی به مرا لوان دورا کو جه لیوین و چالاکی لشکری ترکیه چید بن مخابن سلام پیوندی ما پیران نباشه پیوندی بر راحتی خود کرلی ایوب دمیر پیوندی دنگ امریکا الان قریب مرا ما دخواست بزنن ایوب حکومت چی بیجال سروان ایریشن دو و چی تشتینو هیا لسروینا بتای بجیا ایرو کوبرینها ما بهیس کو ترکیه دی بیجا کوبانی راکت هاتنا آبتن دفر غازی عنتاب و خلق هاتیا کشتن داخل جخوا دهشي فرمانداريا تركيا انجي وزارتا برگری یا ترکیه راگهاند کو نزیکی هفته بالافرین شهر و دناوانان دا ایها سیها جهیه 16 نقطه اندا 89 راستی eriş çekirine ایرو دیسا سرو کومارن ترکیه رجب طیب اردوغان پشتی کو ج قطر وگریا داخینیک دا دوی داخینیک خا دیار کرکو ام وان اپراسیون خو به خطا هوای تنینا به دوامی اوی بینن یعنی واتاوی اوکو دبکو دواری بجایی داجی او اپراسیونا بردوام بکن دالیدن داجی اردوغان دبیجه کو روسیای سوز دابومه کو وان تشتانا پاکش بکه لحیا نها اف سوز وان نهاتیه جی امجی جویشن داتر بخوا وانا چارەسەر بکن دالیدن داجی چاپمنیا ترکی داجی خو گلکته سرتی قسکرن مثلا ته گوتن کو د عالی با عالی Türkiye'de o kim kes brindarın jvana kim kes embejin rewşawan nebaşe yani ev nuçana cana da çapemeniya Türkiye'de gelek cidigrin le daliyedin da ji rasti gava temaşe dikin HDP diviyari da daxuyaniyek da HDP dibêje ku pêwistiya me bi şer nîne lazim e ku heman demildest ev şer were rawestandin daliyedin da jî bangî gel kirin ku divî warî da bertê pîşan bidin. بله ایوب ام خوازن جتا پرسن تا چندی حتا چندی ترکیه آمادهکاری شرکی وصا هيا يعني ایریشک وصا هيا بتایبت جید هریمین باکور روش آوای سوریه دلیت مره بمین اتکای ام جاری کدی وگرن جم زانا ام دزانن ایرو قربانین ایریشا دو بتربوش 10-12 کا و ایرو ترمیوان هاتن و شارتن چی دی لورچی بتعبجی لدفرها دیریکی شخوا دفرا دیری که ایرو نهاد وان کلیانده او مراسم او غیرکرنا قربانی ایریشا گنده تقلبق لیا قراچوغی تین او غیرکرن لگوری آگاهی ما بحزاران بجداری مراسم او غیرکرن بونه هر 12 جوان سیویلن ینگو پشتی ایریشا یکی چون دفرا گوهات ارمانج کرن جاره کدن او دفر لارست ایریشی هات و 11 کسان جیانا خوشدستا و دناف ده روشنماوانه کی اجانسا هواری بو جخوا دهمان دما گو مراسم هات تین دارخستن آگاهین گو بالافرین بی پیلوت درون ین ارتشا ترکیه لسر عزمان وی دفری دفرن و هشیارین هبون گو یعنی بترسا پیکانینا ایریشا کیجی بله هل بد ما بیست یا دو گورا پیامل کو دیگه ما دیسان هندک شرب هفچونجی لسر سنور انها اللي مدخست بزانا او فيديوين برينا ها مديتين الدفرها ديريكي بون تشجه بون يعني او جي مدني بون تدبيجي مدني يا زجوانا هاتنا كشتن جين كو ارمان جا فروك تركيا او جي جين مدني ابون از خوازم اماجه وی نقطه بکم ایریشا یکی چه بود خالک یا استاسیونا کهربی بو لوی داره که حارسه کی مدنی ین وی داره تکوشتن دما گو او ایریش چه بدنگ در دیکه خلک وین دوری دچن بسر جی گو او استاسیونا کهربی تقلبقلی گو ببینن چه قومی کاربن بریندارا شو در بخن لراستی ایریشا کدن ده اویا دوی دمدی 11 سیویل جیانا خوش دزدن
بله أيوب لجوراكو أم دبينن لجوراكو أم دزاننكو لجورا تجي بحثي قوتين سروك تركيا رجب طيب أردوغان دي كيكو تا روسيا تشتي تركيا جوانا خواستينا كريات قرق بو بكن نكريا لي أوي كاركي بكن وصام تدقهن كو تركيا عمدا كاريا إريشا كديكا ولجورا قالك شورفا كارو لجورا كاسين روشا هرمي دي شوبين دي بيجن كو ديار تركيا ودست بإريشا كديجي بكا يعني حياة چند ناف تركيا دا اف آماده كاري هيا جبلكو ام حكومتي ولشكر بحسب كم زعن اوي تشا زبدك لي خلق اوبوزيسيون لاين دي ان سياسي تشد بيجن تركيا آماده جبو إريشا وصانها داخل لتركيا يعني بحثوا اوبراسيونات كذا كرن وزارة برگریه وك اف تولهلدان نشانده تولهلدان چه تقینا استانبولی yani بویوا گرید دنانا جبویجی رایا گشتی یا ترکیه کو نزدیکی حکومتیه دکارم بیجم کو توایی پشتگیری ددم و اپراسیونه لدالی دن داجی اپوزیسیون بدنگی که دهوینه yani bedengî wan rastî ew dizanin ku ev operasyon li ser çi sedemî tê çêkirin lê wata ku operasyon dibe partiyên opozisyonê hemama hemû ev operasyon pejirandin yani piştgirîdan ve operasyonê lê rastî yekeyek wexta ku li gel wan em qise dikin ew dibêjin ku ev operasyon sedema wî li gel hilbijartinê Erdoğan her ku diçe rewşa wê xirab dibe bi wan dixware ser bikeve lê ew rasterast nikarin dengê xwe bi vî şeklî diyar bikin daliyê din da jî yên Kurd HDP an jî îtifaka ked û demokrasiyê daxuyeniyek da دبی داخوینی خود دیار کرد کو پیوسته اف اپراسیون د دما هما کورتا وره راوستاندن گل بانگی گلجی کرد کو برتک لهمبری بیا وره دیار کردن در راستی روشا ترکیه انا جبوان اپراسیون انجی تشتان ام د بکارم بیجین کو روشا کا باش نینه لدیساجی دسلاتی وان اپراسیون بوان اپراسیون دخوازه کو درکوه پیش بله روش باش نینه لگورا کو تدی بیجی جبر مثلا عبوریا کو گرانی هي وروشا عبوري خلافه يعني اگرین دیجی هنه راستی تنی آبورینینه داخل پرسکریکا کرد آنا لترکیه همه دبه سدما همو پرسکریکان yani آبوری جیته دا ev mesele çen roj beri gel HDP şande ka AKP hevditin çekiri bu heviyek çekiri bu ana pişti ve operasyonu ev hevi her kuku çu şika da aliyedin da jir revşa aboriye jukha kharabe yani gel revşa ka gellek aludu tevlihev daye jibovji ev operasyonu her kuwe biçe van alozya zede bike yani gel jidana van tiştanda bawaye ki fikar dert kelime peş tevahi gabayem dedim berçav rasti peşi ameda hilbijatine ki ev hilbijatine دبه کو به بسده مهن آلوزین دنشی از دخوازم بزنم زانه اگر به برنامه زانه اگر به برنامه بدم دخواز بزنم کانی خلق ترسا خلقی چیا او خلق آماده کاریان چی دیگه اگر هاتو ایریشه که وصابه به ام هیویدارن کوچه نبا زانه بله داخل جخوا افترس ایرو دگشت آسته که مستر ده به تایبتی پشتی آرمانش کرنا کرکمیش نوا خاکا ترکیه ده يعني ترسك زيده ناف كولانا كردين سوريا ده چه بويه او هستكرنا جو اوبراسيونا كبجاهي بس بك جو خود دما اوبراسيونا عزماني ده و بالافرين شر تروشين در دربونه و در كتنه در نكت هولي حركس الجي خما دمالا خدما اش باجارن يعني دفرين جو هاتن ارماش كرن در كتن چه نبو نها افترس هي جو اوبراسيونا كبجاهي لي او برسن يعني ويقالوا بري خبدن كو يعني بري نها دملي سريكانيه وغري سبيدما اوبراسيون شيبو بري خدان حسكي ودافريندن انها اف سرانسري سينوري بتركيا لراستي ارمانش كرنا اوبراسيون كبجاهيه ودمي ترسك مزن هي وفيت برسن قالوا بشم كو زانا عمر في أمريكا دنجي أمريكا لقامش لو أيوب دمير في أمريكا دنجي أمريكا لأنكر بمرابن مخابن في أمريكا دنجي أمريكا للدهوكي كولوان دفرابو لفين تشكداري ليدي بن سرسنوران ما نكاري بيواندي أما بيرا خرابو ما نكاري أو نكاري بجداري برا ما بقال كي سباس جبوان
ده پیامکی تویتر دا سیناتوری دموکراتی ولایت مریلند کریس وان هولند بیجا وای جارکادی ترکیا ایریش دیکا سیناتور هولند دنوی سینا کو افچند محبون سروک ترکیا رجب طیب اردوغان دی بیجا ترکیا دی ایریشی هفبندین مین کرد لسوریا بکا او هفبندین کو پیشنگ بون د شر داعش دا دویت کس ایدی نهت خاپاندن و دویتن ربابریا بایدن با آوای کی خورد خلوی پرسه خودی بکا لگورا گوتنا سیناتوری امریکی و شوا شموع بوری ما بهیت کو بالا فرن شرین ارتشا ترکیا ناوندا باجر کوبانی و گندوارین وی و چند هرمین دی جی ین کردان سوریه و دهرما کردستان عراق دا بم باران کرن اف ایریش پشتی تقینا استانبول بو هفتیا بوری کو انکاری هیزن کردان کو پککی و پیوندیدار دکا خطابار دکا وکا ما جپامدرین خوشی بهیستی هشتا أن آرامي وشر بحفشون لهريمي ولسر سنوران هيا قالوا برسوا رايا دارين كرتشيا صالح مسلم هفسروكي بارتيا يكي تيا ديمقراط بيا دي نهار راسو خب مرة بريز صالح مسلم ام قالكي سباسيات هذيك البريهار تشتيام ام دخازن بزانن هون جبوفان إيريشن داوين تركيا تشد بيجن بله السلام عليكم جبو تماشاوان وگشکی براستی و ایریشن داوی برای جگلک جار معانی زمان جدت تشتان پیکته یک جه دجمانتی کماری ترکی جدام از راندن خو حتی آنها و تنبون گلی کرد خوازه اجبر و جه ایریش خو شر خو گلی کرد را لحرچ پارچه کردستانه و نجنه هاده جبر دایه دوی چرچوبه در رجاوه کردستان جیش خورا کری آرمان جه دوی تیواجوی نهاده ایدیان تکلیه خواب هندری ترکیه با هیا یعنی هندری ترکیه با تدیبا فاشیزم کنهای لسر دستلاتداریه دخوازه خوب چی بکه یعنی جیکرن خواجه ایتم لسر بنگه دجمانی کردان هاتی ایگلی کرد هاتی چه هندر دابه چه در دابه یعنی 7 سال نه شهری خلصر کردان هاتی سکناندنه جبر ویاوی که چه خاصه دجمانی کردان بکه پید حسه که کانه عمری خود ریش بکه ادوار چرچوبه ده هم کمپلو دکه هم ایریش دکه حرتشتی دکه بله برز سلام مثلا دخواست بزنم هون چی بیجن سروی پیامی کو ایرو گای رویترز جی بالا فکریا و دزگه هندین راگاندی دواشینه کو هزین یپگی راکد آبتنا خوندم گه کیان دفرع غازی عن تابع و چند کس کشتنه و چی بیجن سروینا راستا جور ایریشتی هنر سر ترکیه بردم که قصدش خوا داخلیانی دا گو که ام تشت کاری که وها بکن گو ام فدی نکن ام کانه بن اما آشکار ببیشن مکریه اما تشت وها من نکرن اما تشتک ناویتیه گو ام با بیشن اما زلال بکن آشکار بله برای سلام مثلا دیسانجی بله ببوره هنگی دنگیتا قد با کلم بک فرمو يعني هم چتای قلبی حالی هنه هم لجرب لسه هنه هم لدر دین هنه اوری ما گوش که دبم کنترل ترکان بخواده یعنی دبم چتای ترکان ده ایجا نه دوره بخواد داویجن و برای تشتی وها کرنه یعنی بله اون دی بیشنش بکن روش اون دی بیشنش بکن روایی بدکارین خوین چکداری دی سوریه ده و یعنی ده هریم کردستان عراق دی جی بريس صالح مسلم دخواست بزانم نها يعني ترسا شركي هيا بيش بينيا شركي هيا روشنا خرابه فروكن تركيا ايريش ديكن شر لسر سنور عند شدبا مدخواست بزانم هون وكا بيدي دقال دوستين خوا ولاتين دين اوروبي امريكا كوبش دغيريا وديكن في روشا نها بحث ديكن بوان رياننا هل وستوان چیه لهم بروی؟ بله خاصی که دستی مدگی که هم دکن یعنی وقتی که هم دبینن هم تین نظمان هم روش خوشی شیرو بدکن دخوازه برای هیز کوالیسیون ناونتوی را بید خوازه دوست خورابه هم جر روشه دبیجن لهم هم مسئله ترکان دنه گشکی دایه برخواه یعنی و تشتی هانا کود که نه لدجی مد که یعنی لدجی دنه گشکی که نه شخو فاشیزم ترکیه خطر خانه سر گلی کرده بلکه گلی کرد دم اوده یعنی لپیش جوانه لهما خطر خو وی هاوی لسر دنه گشکی ہے یعنی وقتی که چتاین خو لشکر خو دشینه لیبیا دشینه ارمینیا دشینه
سینور یونان دشینه داره یعنی تهلیکا که مزنه لسر دنه گشتی یعنی عالم لازم وای ببینه یعنی کرد راست برخواددنه یه مجبور ترل پیش متنش غیری برخوادانه اما ایوانا قالك تشتهنا قانون بكن يعني كون مثلا تركي بسكنين تدويرنا الهم بر تركي بستينا يعني قانون بكن اما ايه ما بخوا اجبر خطونا بي وتري متنا بله اگر هاتو جارك دي تركيا ايريشي هرما واكر واللي كودري با ما بستا يعني ارمان جوان ويچبا ان عمدا كاري دوجي اون ديفيجن بتني ويا برخدانا اون دكار وينا بكن لي ارمان جاوي چبا واللي كودري با ام هي فيدار النبه البته بله برخدان قال محركاسك دو گوندي خدا دجي خدا دمال خدا برخده وش خو هزمه پاراستن جي او جي خاصي کو قانون اونا جي تدبير خو دگرنش برده تجربه خوشی هنه یعنی مثلا ایریشه که بجایی کو چه به برخو بدنه لما خوابن مثلا و هیز عزمانی کوتن ارنا اما او تشتانه دست بله هیز ماده تنانه یعنی بله اما باشی یکی بسیارم ابو اگر ببا و میویدار نبا ایریش ویلی کوی داری با و بچ آرمانج با ام نزانن براستی ام نزانن جبر مسئله دولت ترکیه ام نزان دکه ایریش لکه داره بکه بچاوی بکه یا نکه لام دیسا دنرن یعنی در فتح خواه و مسئله کنجکتور نونتوی جرا نم اوکو ایریش که وها بکه یعنی جرا نه بله پیکانه کو بکه یعنی اما کو بکه جی توشی دولت ترکیه مری نزانه کوبک جی ترل پیش متن نجغیری برخدانه هم گل هم جهیزن می پاراستن خو روا بکن وایج دست مته و کدیم تشتکی اوتر بريز صالح مسلم هف سروكي بارتي كيتيا ديمقراط بمره براستا خو هم قال كي سباسيا دتكن سلاو بريز سرشوانش بوجي سلام لە کاتێکدا ئێران بەردەوامە لە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژانە بەرامبەر خۆپشاندەران لە ناوخۆی ئێران و بەتایبەتی لە شارەکانی کوردستان لە هەوڵی بەسەربازیکردنی تەواوی ناوچەکاندان و کۆکردنەوەی هێزی زیاتر بە درێژایی سنوورەکان لەگەڵ هەرێمی کوردستانی عێراق شارەزانی سیاسی دەڵێن ڕێگەکە بۆ لادانی سەرنجە لەو شتانەی کە لە ناوخۆی ئێراندا دەگوزەرێ بەتایبەتی سەرکوتکاری و کوشتارەکانی کۆماری ئیسلامی بەرامبەر خەڵک بۆ زیاتر زانیاری پەیامنێر و هاوکارمان سنوور کەریم و ئەحمەد زێباریمان لەگەڵدایە ئەم کاتتان باش شەوی ڕابردوو ئەحمەد هەر یەک لە بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران لە کۆیە و بارەگاکانی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە کۆیە ئەو بانە گەورەی نزیک زەرگێز و کەمپی جێژنیەکان لە نزیک بەحرەکەی هەولێر کراونەتە ئامانج دوای ئەوەی هێرشانە قوتابخانەی ناو کەمپەکە دەوامی فەرمی ڕاگرت و سەرجەم دانیشتوانەکەی کەمپەکەیان چۆڵ کردووە ئەحمەد بارودۆخەکە ئێستا چۆنە؟ بەڵێ ئاسۆ بە چوار مۆشک بۆ هێرش کرایە سەر هەم قەڵای دیموکرات هەم کەمپی ئازادی کە تایبەتە بە پەنابەران ئەو چوار مۆشەکە یەکێک لە مۆشەکەکان بەرقەڵاکە کەوتووە مۆشەکێکی تر لە دەوروبەری قەڵاکە بۆ دوو لەو مۆشەکانە لە نێو کەمپی پەنابەران کەوتون لە تەنیشت نەخۆشخانەیە کەوتون نەخۆشخانەی پەنابەرانن ئەو کەمپەنە هەرچەندە بەشێکی زۆر لە پەنابەرانی نێو کەمپەکە و کەمپیان بەجێشتوە لەبەرەوەی لەمەوەی ئەم دوو مانگەدە سێم جارە هێرشی سەر قەڵای دیموکرات و سەر کەمپەکە دەکرێتن یعنی ئاسو مەبەستم بۆ بزانم بۆچی بە دیاریکراوی هێرشی سەر قەڵای دیموکرات دەکرێت ئەم قەڵایە چی لێیە بۆچی چەندین جارە هێرشی سەر قەڵاکە دەکرێتن من خۆم ماوەکانی ڕابردوو سەردانی نێو قەڵاکەم کردووە قەڵاکە ناوەندێکی کەلتوری فەرهەنگی هونەریە کۆڕ و کوبوونەوە و چالاکیە سیاسیەکانیش لەوێ بەڕێوە دەچن بەڵام ناوەندێک نییە شوێنێک نییە بۆ دانانی چەک و هەروەها فێرکەی سەربازی بۆیە ئەمان بەگشتی زۆر نیگەرانن ئاڵێن ئێمە پێشمەرگەمان هەن لەسەر سنوورەکان ڕاستە لەوێ هێرشیان دەکرێتە سەر بە درۆنیش هێرشیان دەکرێتە سەر بەڵام ئەوەی قەڵای دیموکرات ناوەندێکی کەلتوری فەرهەنگیە چەندین خۆلی تایبەت بە ژنان لەوێ دەکرێنەوە چەندین خۆل و فێربوونی زمان بۆ قوتابیان و منداڵان دەکرێتەوە بۆیە ئەوان لەمان نیگەران زۆر داواکەن کە سنوورێک بۆ ئەم هێرشانە دابنڕێتن لەو هێرشەدا پێشمەرگەیەکیان بە ناوی چیاکۆ گیانی لە دەستداوە بەردەوام ئەوان هەڕەشەیان لەسەرە لە قەڵای دیموکرات ئەمە تایبەت بە قەڵای دیموکرات ئەگەر دەرفەتم هەبی باسی کەمپی جێژنیکانیش بکەم ئەمەویست باسی کەمپی بەڵێ کەمپەکە بارودۆخی کەمپەکە چۆنە کەمپی پەنابەرانی کوردانی ڕۆژهەڵات
دوو درۆن بەو کەمپە کەوتون کەمپی جێژنیکان ئەوەی کە بە 10 کیلومتر نزیکە لە شاری هەولێر ئەو دوو درۆنە یەکێک بەر دەرگای ماڵە کەوتووە درۆنێکی تریش بە دیواری ئەو ماڵە کەوتووە بەڵام هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها زیانەکان مادی بوونە ئەوەی کە زۆر جێی نیگەرانیە ئەم خەڵکە پەنابەرن فۆرمی یوئێنیان هەیە ئاسۆ فۆرم و نازنامە یوئێنیان هەیە ئەمانە 27 ساڵە پەنابەرن لە نێو ئەم کەمپە دەسێم جارە هێرشی سەر کەمپەکە دەکرێتن ینی هەر لە سەرەتا 27 ساڵ بەر لە ئێستا مەفرەزەیەکی کۆماری ئیسلامی ئێران هێرشی سەر کەمپەکەی کرد 4 پێشمەرگە کە پاسەوانی کەمپەکە بوون هەڵبەت هەندێک پێشمەرگە لەوێن پاسەوانی کەمپەکەن ئەمانە پاسەوانی ئەو پەنابەرانن پەنابەرانیش نایشارنەوە کە پەنابەری سیاسین دژی کۆماری ئیسلامی ئێرانن دژی ئەم ئەو دەسەڵاتان دژی ئەو حکومڕانیان اینجا کاتێک 27 ساڵ بەر لە ئێستا هێرشی کرایە سەر 4 پێشمەرگە گیانی لەدەست دا حوتیش بریندار بوون جارێکی تریش بە هاون هێرشیان کردە سەر ئەمە ئێستا سێم جارە هێرشی سەر کەمپەکە دەکرێتن بۆیە خەڵکی کەمپەکە داوا دەکات داوای لە یوئێن دەکات کە ئەمانە ناسنامە یوئێنیان هەیە فۆرمی یوئێنیان هەیە داواکەن یوئێن بێتە دەنگ داوا لە خاچی سۆری نێودەوڵەتیەکەن داوا لە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن کە بەتوندترین شێوە بێتە دەنگ بەڵێ دێمە وڵات ئەحمەد سنوور حکوومەتی هەرێمی کوردستان داوایەک بۆ حکوومەتی فیدراڵی و نەتەوەی گرتووەکان و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات و هێرشەکانی ئێران بۆ سەرخاکی هەریم ڕاگرێت ئێران ڕاگرێت ئایا چی کراوە لەو بارەیەوە ئایا ئەم فشارانە فشارێکی حکوومەتی عێراق و یان فشارێکی حکومڕانی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت چی بکات؟ بەڵێ ئاسۆم کاکتان باش دیارە ئێسێمە لە زۆر گوێزین پێش ئەوە دەمەوێت زانیاریەکانتان بۆ بگوازمەوە لەو چەند کاتژمێرێک بەر لە ئێستاواتە بە نزیکی 14 بۆ 15 کاتژمێرێک بەر لە ئێستا بوو کە هێرشەکانی ئێرە بەڕێوەچوو بەڵام پێی زانیاریەکان تەنیا یەک درۆنداوێتی لە بنکەیەکی سەربازی هێزەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان بە پێی زانیاریەکان کە لە خۆیان وەرگرتووە بەتەواتی بنکەی سەربازیەکەیان خاپوور بووە بەڵام خۆشبەختانە هیچ کەسێکی داگیانی لەدەست نەداوە دیارە من ئاسۆ لە بەرنامەکانی تریش لە جارەکانی تریش ئاماژەم بەوەدا کە خۆشیان دەڵێن هێزەکان لە زۆربێت لێرە چونەتە ناو شافەکانەوە تە بنکۆ بارگەکانیان گواستۆتەوە سێ ئەمانش لەمە هەیە یەکێک لەوانە کە ئەو پاساوەیە کە بۆی پاساو نەدەنە حکوومەت و ڕژێمی ئێران بۆی هێرش بکاتە سەر خاکی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا کەمکردنەوەی ئەو لۆدەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو فشارەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پشتی لەسەر حزب ئۆپۆزیسیۆنەکان بۆەوەی کە خاکی هەرێمی کوردستان یاخود بەکار نهێنن بۆ هێرشی سەربازی یاخود بۆ کاری سیاسی سەربازیان لە دژی ڕژێمی ئێران بۆیە یعنی بە دوو ئامانج لێرە ئەمان بارگاکانیان گواستێتەوە ئەمە لە کاتێکدا وەکو جەناب بەدامەشت پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ داوا لە نەتەوەی گرتوەکان و عێراق و تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات هێرشەکان ڕابگیرێن لەبیرمان نەچێت لە ئێستادا هەرێم وەکو ستاتۆیەکی نیمچە سەربەخۆی لە ناو خاکی عێراقدا واتە هەموو چاودێران ئاماژە بۆ دەکەن کە دەبێت بەپێی دەستور بەپێی قانون سیادەی خاکی عێراق ئەرکی حکوومەتی عێراقیە کە بتوانێت بیپارێزێ و شەرمەزاری ئەم هێرشانە بکە ڕێگە نەدا حکوومەتی ئێران و دراوسەکانی خاکی هەرێمی کوردستان و عێراق بەکار بهێنن بۆ هێرشکردنە سەر لایەنە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکان و هەروەها لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی تورکیا. بەڵێ باشە سنوور هەندێک لە باڵۆزخانەی وڵاتان لە هەرێم و عێراق ئەو هێرشانەی ئێرانیان شەرمەزار کردووە بەڵام وا دیارە سەرۆکایەتیەکانی حکوومەتی عێراق هێند ڕژد نین بەرامبەر پێشێلکاریەکانی ئێران ئەوە چەندین جارە دووبارە بێتەوە. بەڵێ ئەگەر مەبەست لە حکوومەتی عێراقا وا بڕیارە سدەی پەرلەمانی عێراق بۆ ئەو مەبەستە کۆ ببێتەوە بۆ ئەوەی کە سەرکۆنی هێرشەکانی حکوومەتی ئێران بکەن ڕژێمی ئێران بکەن لە هەمان کاتە ئاسۆ لە بیرمان نەچێت لێرە سادا تەنیا هێرشی ڕژێمی ئێران لەسەر خاکی هەرێمی کوردستان بەڕێوە ناچێت لە دوو ڕۆژی ڕابردوودا باڵێزخانەی ئەمریکا لە بەیاننامەیەکدا ڕایگەیانداوە لە هاوڵاتیان کە خۆیان بپارێزن لەبەرەوەی کە هێرشێکی هاوبەشی حکوومەتی تورکیا و ئێرانیش هەیە کە بەپێی چاودێران ینی چاودێران ڕێیان وایە مەبەست لە هێرشە زەمینیەکەی دەوڵەتی تورکیا والێک دەدرێتەوە کە مەبەستی لە شنگال و کەمپی مەخمور بێت بۆیە پێدەچێت لە قۆناغەکانی داهاتوودا هێرشەکان دەرفراوانتر ببن چه هێرشەکانی ئێران چه هێرشەکانی تورکیا بۆ ناو خاکی عێراق بەڕاستەوخۆ بێواتە بە شێوەی زەمینی بێ بۆ ئەمە حکوومەتی عێراقی بەیانی بەتەمایە ینی لە بەرنامەیاندایە کە ڕانگەیان و بەیانی دانیشتێک بکەن و دیارە لەوانەیە یاداشتی ناڕەزایەتی بدەنە هەردوو دەوڵەتی دراوسێ لە هەمان کاتداوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بکەن کە بەڕاستی ئەو لۆ دووزەختە و هێرشە سەربەزیانی ئێستا لە خاکی هەرێمی کوردستاندا بەڕێوە دەچن کەم بکرێنەوە و سیادەی خاکی عێراق چیتر لەلایەن وڵاتانی دراوسێ و پێشێل بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سنوورخان هاوکات ئەحمەد زێباری هەر بژین.
ئێران لە هەوڵی سەرکوتکاریدایە بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارۆچکەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەلایەن خۆپیشاندەرانەوە دەستی بەسەراگیرا بوو. چەند شارێکی دیکەش خۆپیشاندانی گەوری تیاکرا. هێزی سەربازی بۆ چەندین شاری کوردستان جێگیر کراوە. ناڕەزایەتەکان دژی کوشتن و ڕفاندن و سەرکوتکردن و پڕکردنی زیندانەکان هەروە بەردەوامە و بە خێرایی پەرەی سندووە و گۆڕاوە بۆ بانگەوازێکی فراوانتر لەلایەن زۆرێک لە ئێرانیەکانەوە بۆ ئازادی و گۆڕینی ڕژێمی کۆماری ئیسلامی. بەڵام بەپێی راپۆرتە ناوخۆیەکان هێزەکانی ئێران لەسەر سنوور ئامادەکاری دەکەن بۆ هێرشی سەربازی بۆ سەر بنکە و لایەنە کوردیەکانی ئێران لە هەرێمی کوردستان. سەبارەت بۆ پرسە ڕۆژنامەوان و شارەزای بواری شارستانی محەممەد حەسەنمان لەگەڵدایە. ئەم کاتت باش کاک محەممەد. سپاس هەر بژین سوپای ژێر دەسەڵاتی خامەنایی لەسەر سنوورەکان خۆیان ئامادە کردووە بۆ هێرشێکی زەمینی. تا چەند ئەو هێرشانە ڕژدن؟ ئایا هێرش دەکەن یان تەنها هەڕەشەن؟ بەڕای من کاگاسۆ گەر ڕوانینێکی تۆزێک خێرامان هەبێ بە و مێژووی کۆماری ئیسلامیە کە لە چەند ساڵی ڕابردوو بۆ دوورکردنەوەی کێشە ناوخۆیەکانی خۆی هەمیشە ئاڵۆزی دروست کردووە لە وڵاتانی چواردەوبەر و لە ناوچەکە. ئەگەر ئێمە بە خێرایی سێریکی ئەو دۆخانەی کە ئێران هەمیشە بۆ دوورکردنەوەی و کێشان لە خۆی کردوەتی بەڵێ دەتوانین بڵێن ئەو مەترسیەکی گەورەیە و مەترسێکی لە ڕاستیدا بە جۆرێک پلان بۆ داڕێژراوە و بەپی ئەو دەنگویانش کە هەیە لە سەر کۆکردنەوەی ئەو هێزانە لەسەر سنوورەکان لە چواردەوری سنوورەکانی هەرێمی کوردستان لە ڕاستیە بەڵێ ئەگەرێکی کراوەیە و احتیمالی و هێرش هەیە. بەڵێ لە ماوەی خۆپیشاندانەکاندا کاک محەممەد بە هەڵەدا نەچوو بم هیچ هێرشێکی چەکداری لەلایەن هێزە کوردیەکانەوە نەکراوەتە سەر ئێران بە تایبەتی لە دەرەوە. ئێران بە درۆن و بە موشک و هەڕەشە هێرش دەکاتە سەر بارەگای کەمپەکانی پەنابەران. ئایا ئەمە تەنها دروستکردنی هەڵایەکی گەورە نییە؟ کاکاسۆ ئەو هەڵەی کە ئێران زۆر محاولەی بۆ کرد کە حیزبە کوردیەکان کە لە باشووری کوردستان ئەنجامی بن خۆشبەختانە حیزبە کوردیەکان نەکەوتنە ئەو هەڵەوە هیچ شێرشێک بەپێی هەموو ئامار و داتاکان و دەنگوانێک کە هەیە لەلایەن ئەمانەوە ڕووی نەداوە و ئەمە ئیدامەی هەمان سیاسەتی ئێرانەکە بۆ سەرکوتکردن و لابردنی زوومی کامێراکان لەسەر دۆخی ناوخۆی ئێران بە دروستکردنی هەڵایەکی تر لە دەرەوەی خاکەکەی خۆی بە دەستکراوەی ئەو سەرکوتە ئەنجام بات و ئەم شۆڕشەی ژنژیان ئازادیە بۆ هەمیشاکە بکاتەوە. بەڵێ لەم چەند ڕۆژەدا هێزە چەکدارەکانی ئێران بە توندی ڕوبەڕووی خۆپیشاندەرانی شارە کوردەکان بوونەتەوە وەک ئێوە ئاگادار بن بارودۆخی مەهابات و شارەکانی دیکە چۆنن لەبەرەوەی هێزەکانی ئێران زۆر بە توندی ڕوبەڕووی ئەو خەڵکە بوونەتەوە. دۆخی ئەمنی ناوچە کوردیەکان بە شێوەیەکی گشتی دۆخێکی ئەمنی زۆر خراپە. ئەتوانین ئەگەر زیادە ڕۆینەوەی بڵین ئێمە لە دۆخی جەنگی داین لە وڵاتە و هەمیشە هێزە سەرکوتکەرەکانی جمهوری ئیسلامی ئەویان سەلماندووە کە لە ناوچە کوردیەکانە بەبێ هیچ سڵکردنەوەیەک پەنجەبەوە بە لە پیتکەی تفەنەکانیان نەبێ نەگەر سێرێکی تری مێژوو بکەینەوە لە 1950ەوە کە لە موضوعی سنەوە دەست پێ ئەکات تا ئەمڕۆ ئەبینین کە سەرکوتکردن لە کوردستانە هەمیشە زۆر دڕستانەتر و خوێناویتر بۆ لە ناوچەکانی تری ئێران و ئەمڕۆ ئەگەر دیقەت بین بۆ نمونە لە بۆکانەوە کە دەست پێ ئەکات تا جوان ڕۆکە ئەخیر خەبەر کە من لێ هەمە بەداخەوە نزیکەی 7 شەهید هەیە لە ماوەیەکی کورداوە چەندین بریندار هەیە. کێشەی زۆر گەورە هەیە لە ناوچە کوردیەکان کێشەیەکی دۆخێکی تەواو ئەتوانین بڵین جەنگیەوە دۆخی شەڕە تەنانەت خەستەخانەکان و ناوەندە سحیەکانی شاری جوان ڕۆ کێشەی پێداویستی سەرەتایەکانیان هەیە کێشەی خوێنیان هەیە کە بەهۆی زۆری بریندارەکانەوە داوا لە خەڵکەکەن بۆ گەیاندنی خوێن و بەداخەوە تا ئەم دقە ئەو سەرکوتە بەو شێوە دڕندانەیە هەر بەردەوام. بەڵێ ناڕزایی سەرتاسەری کاک محەممەد لە زۆربەی هەرە زۆری شارەکانی ئێراندا بەردەوامە. ئایا ئێران دەتوانێت وەک نۆڤەمبەری خوێناوی 2019 بە کوشتن و مەرگ کۆتایی بهێنێت بە ناڕزایەتەکان؟
بەڕای من هەرو جۆری کە پێشتر لە زینی خۆمە هەڵم سەنگاند بوو ئێران وەک هەمیشە دێت ئاخری کارتی خۆی ئەو کوشتنە بەرفراوانە بەکارهێنێ و تەسەورەکەم لە ناوچە کوردیەکانەوە دەستی پێکردووە بە جۆرێک لە جۆرەکان بە لێدانی کورسی ناوچە کوردیەکان بە ناوخۆی ئێران بڵێت دەستڕاگرن و بوەستن بەڵام ئەم جارە ڕاستێکی کاگاسۆ من تەسەورەکەم زۆر قورس بێت بۆ جمهوری ئیسلامی بەپی ئەو خوێندنەوانەی کە هەیە بۆ دۆخی ناوخۆی ئێران و دۆخی ناوچە کوردنشینەکان زۆر قورسە وەستاندنی ئەم دۆخەوە من تەسەورەکەم بە تێپەڕاندنی ئەم دوو مانگ وردێک لەم ناڕزایەتیانە ئێمە ئەمەمان بۆ سلماوەکەی تر نەتەوەکانی یان ناو ئێران و دانیشتوانی جوگرافیای سیاسی ئێران بە ڕوونی ئەزانن ئەم جارە گەڕانەوەیەک بۆ دواوە بوونی نییە بەڵکو ئەگەر بۆستن بۆ هەمیشە دەسڕێنەوە دەنگیان کردێت. بەڵێ هاوکات جیاوازی ئەم خۆپیشاندانە لەوەدایە کە لەگەڵ خۆپیشاندانەکانی پێشووترا زۆرێک لە شارەکانی تەواوی ئێرانی گرتوتەوە. سوپاس بۆ کاتەی پێت بەخشین کاک محەممەد حەسەن شۆڤەکار و ڕۆژنامەوان هەربژین. سپاس بۆیەوە هەربژین. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. پۆلیسی ئەمریکا ڕۆژی یەکشەمە لە کۆنگرێکی ڕۆژەمانیدا ڕێگەیان ئەو چەکداری کە تەخەی لە ناویانەیەکی شەوانەی هاوڕەگەزخوازان لە ویلایەتی کۆلۆرادۆ کردووە و لانی کەم 5 کەسی کوشتە بوو لەلایەن 2 کەسەوە لە ناویانەکەدا ڕێگری لێکرا بوو. ئەوان ناسنامەی تومەتبارەکەیان ناساندووە کە ناوی ئەندرسن ئەلی ئاڵڕیجە تەمەنی 22 ساڵە و چەکی بەکارهێناوە کەوا دیارە ئاهەنگگیران ڕۆژی یادکردنەوەی گۆڕانی ڕەگەزیان بەڕێوە بردووە لەو هێرشەدا کرانە ئامانج ئەم تەقەکردنە دوایمین هێرشەکان بوو بۆ سەریانەکانی هاوڕەگەزخوازان لە ئەمریکا کە کوشندەترینیان لایەنێکی شەوانە لە ئۆرلاندۆی ویلایەتی فلۆریدا بوو لە ساڵی 2016دا و 49 کەس بۆ هۆیە کوژان هاوکات سەرۆکی ئەمریکا جۆ بایدن لەو بارەوە ناڕزایی و هاودەنگی خۆی دەربڕی. ئیلان ماسک خودیە تویتەرێ بڕیارگرتیە و ئەو دێ حسابا سەرۆکێبەری ئەمریکا دۆنالد ترامپ یا تویتەرێ ڤەگەڕێنە لە ترامپ دەبێژە ژووی ڕائێدی ئەو نەخەمەک مەزنە بە عالێکی دیڤە و دگەل لادانا تیمی مافن مرۆڤان یێ تویتەرێ بسپۆر هشداری دەدەن کە ئەو دێژ بۆ بەکارهێنەرین تویتەرێ لە سەرانسەری جیهانی چاوە بە. لە ئەکەمی لە کارلادەنی بە کۆمەڵی کارمەندان لە کۆمپانیای تویتەر هەندێک شارەزایانی ئۆنلاین ڕەخنە لە بڕیارەکە بۆ نەهێشتنی تیمی مافەکانی مرۆڤی کۆمپانیەکە دەگرن و دەڵێن بڕیارەکە هەڕەشە لە پارێزراوی بەکارهێنەرانی تویتەر لە سەرانسەری جیهان دەکات. تیمی مافەکانی مرۆڤی تویتەر کاریان بۆ داڕشتنی سیاسەتەکان کرد ئەوەی داکۆچی لە ئازادی دەربڕین کرد و هاوکات پارێزگاری لە تایبەتمەندی و پارێزراوی دەکات. شارەزایان دەڵێن بەبێ بوونی ئەم تیمە و کەمکردنەوەی ژمارەی تیمی سەرپەرشتیکردنی ناوەڕۆکی بابەتەکانی تویتەر هەندێک لە بەکارهێنەرانی تویتەر دەشێت لە مەترسیدا بن. پرسەکە ئەوە نییە کە بوونی تیمێکی مافەکانی مرۆڤ تویتەری بە شێوەیەکی ئەفسانەی کردبێتە شوێنێک کە تیایدا زیادەڕۆیی نەبوو بێت بەڵکو بە درێژایی چەند ساڵی ڕابردوو پێشڕەوێکی هێواشمان بەدی کردبوو هەر بۆیە بیرکردنەوە لەوەی هەموو ئەوانە ڕەنگە لەناو بچن کارێکی ترسناکە. لەو کاتەوەی ئیلۆن ماسک تویتەری گرتە دەست کۆمپانیەکە لە پشێویدا بووە و ڕێکلامکارانی لەدەستداوە و هەروەها بۆ تەمایی ئەوەی ژمارەیەک لە بەکارهێنەرانی تویتەر هەڕەشەی واسێنان بکەن. ئیلۆن ماسک دەڵێت ئەو وا کار دەکات بۆ ئەوەی تویتەر لە ڕووی داراییەوە بەردەوامی هەبێت ئەوەش وێ ڕایکەمکردنەوەی ژمارەی کار. ژمارەیەک لە چاودێران نیگەرانن لەوەی کە ڕژێمە سەر کوتکارەکانی وەک چین و ئێران کاریگەریەکانیان لە تویتەردا فراوان بکەن. ئێمە بەتوندی بە دوواداچوون دەکەین بۆ هەر کارێکی دزینی ناسنامە و هەڵخەڵەتاندن. ئەگەر کەسێک لە کاری هەڵخەڵەتاندن تێوەگرێت ئەوە ئێمە هەژمارەکەی هەر نەبێت بە شێوەیەکی کاتی هەڵدەپەسێرین.
بەگوتەی پسپۆران لە سەروبەندی جەنگ لە ئۆکرانیا تیمی مافەکانی مرۆڤ لە کۆمپانیای تویتەر ڕێگری لە حکومەتان و میدیای سەر بە دەوڵەتان کرد تا بابەتی بەدیلگیراوانی جەنگ بڵاو نەکەنەوە. بەبێ ئەوەی ئەو تیمەمان هەبێت لەوێ بەبێ ئەوەی تیمی جیاوازی هەرێمیمان هەبێت کە بتوانن جیاوازی بکەن لە نێوان شێوازەکانی با بڵێن وتاری ڕقوکینە و هاندانی توندوتیژی لە پلاتفۆرمەکەدا ئەوا دەبینە خاوەنی ئۆفیسێکی بەتاڵ و سەرچاوەیەکی زۆر کەم بە وەڵامدانەوەی هەندێک پەرەسەندن کە بەڕاستی جێی نیگەرانی دەبن لەم پلاتفۆرمەدا. ئیلۆن مەسک دەڵێت ئەو ئەنجومەنێکی ڕاوێژکاری پێک دەهێنێت بۆ چارەسەرکردنی بڕیارەکانی سەرپەرشتی ناوەڕۆکەکان. ئەگەر تۆ لە ژینگەیەکی سەرکوتکاردا بەکارهێنەری تویتەر بیت وەک عەرەبستانی سعودیا یان لە ئێستادا لە هەندستان تۆ هەتا ڕادەیەک هیوا دەخوازیت کۆمپانیاکە بپارێزێت و کۆمپانیاکە زانیاریەکانی تایبەت بە بەکارهێنەر بپارێزێت. لەو دەمەی کۆمپانیای تویتەر لە تەقەلادایە بۆ بەدەستهێنانی بنەمایەکی دارایی هاوکات گۆڕانکاریەکانی ئەم دواییانە هەندێک هەڵسەنگاندنی لەسەر مەترسیەکانی نووسین لە تویتەردا دەبێت بۆ تیناترین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. یەکەم یاریە فوتبۆڵە جیهانی ساڵە 2022 لە قەتەر دەست پێ کرد بە سەدان ملیۆن خەڵکی جیهانی بە حەزرەتا دیتنە یاریە تیمێن خوانە پشتی vê navbera Kurd Sîrwan Qeço wê agahiyên dawî bideme. سلاف گەلی بینەرانجاما جیهانê ya futbolê dikeve roja xwe ya duwem li gel berdewamiya coş û heyecanê li Qeter. Piştî merasîmeke mezin ya vekirinê lîstika yekê di navbera Qeter û Ekwador de bi serkeftina tîma Amerîka Latînî 2-0 bidawî bû. Ev cara yekê ye di dîroka Kupa Cîhanî de ku tîma mêvandar diyariya yekê de têk diçe. Ji bo Qeter ev cara yekê ye ku beşdarî cama cîhanî ya futbolê dibe. Ew jî ji ber ku welatê mêvandar e. Di agahiyeke din de gelî bînerên hêja ji bo cara yekê di dîroka Kupa Cîhanî de sê nav bijîvanên jin beşdar dibin. Di Mondyala Qeterê de Stephanie Frappart ya Fransî Yoshimi Yamashita ya Japonî û Salima Mukansanga ya ji welatê Rwanda li Efrîqa dê reveberiya çend lîstikan bikin. Ji bilî van jî sê nav bijîwanên jin yên alîkar hene ku ew jî dê beşdarî yariyan bibin. Bi tevahî sî û sê nav bijîwan beşdarî vê mondyalê dibin ji bilî wan jî şêst û neh nav bijîwanên alîkar hene. Em werin ser lîstikên ku îro birêve diçin piştî dora nîv demjimêrekê ji niha Ingiltera û Îran di grupa B de tên berhev. Ji ber xwepêşandanên li Îranê tê çavarekirin ku bandora rewşa siyasî li wî welatî li vê lîskê diyar bibe. Bi taybet ji ber ku hinek yarîzanên tîma Îranî helwesta xwe hember tund û tijiya hikûmetê dijî xwepêşanderan nîşandane. Lîstika piştî wê jî navbera Senegal û Holanda de ye. Her du tîm di grupa A de ne anko grupa ku li gel Qeter û Ekwador de dilîzin. Hêjaya gotineye ku stêra tîma Senegalî ya navdar Sadio Mane ji ber birînê beşdarî yariyên mondyalê nabe. Çalakiyên rojê bibûre bi lîstikeke dî di navbera Amerîka û Wales de bi dawî dibin. Her du tîm li gel Ingiltera û Îranê de di grupa B de bi cih digirin. Tîma Amerîka bi lîstikvanên xwe yên genc tê naskirin û ji bo Wales jî ev cara yekê ji sala 1958 ku beşdarî lîstikeke cama cîhanî dibe. Belê gelî bîneran ji bo ku em bêtir li ser vê babetê baxivin wekû mesoz bi werda ye mêvanekî me heye ew jî yarîzanê berê yê tîma niştimaniya Sîrî û her wiha rahênerê niha yê futbolê kawa Hiso ji Holanda bawakî zindî berê kawa gelek spas bo beşdariya te berê her tişt dixwazin nerîna te ser merasîmên vekirinê do li Qeterê û her wiha tîma yekê yan gêma yekê di navbera Ekwador û Qeter de bigiştî çawa bû atmosfêr.
روج باش كاكسيروان براستي مراسم كورت وجوان بون اسكارم بيجم وكو الاستقبال اكوادوري وقطري تجربه الاستقبال اكوادوري بيتر بون قطري مترسيه جتناب دليوان دبو جبروي ام سواي خوي مازن تقديمنا كرن از بيجم سبرايز وكو نتيجه سبرايز نبو وكو ياريزان اكوادوري باشترين جي قطري وتسبرايز ناب نتيجه النبو تشتكي بالكيش وجي براستيكو جولك يدنجي وندابو كوام تخوازن بحثا جيمين ايرو بكن نها بشتي كيمي نيف ساعتي انجلترا وايران اللي بيش بنيه تجربه فيك شنو بكرتي براسي انجلترا وايران امكارن بيج انجلترا باشترين فريق التيم جيهاني نوكا وكو ياريزان يك باشترين ياريزان جيهاني مترسيك تانية هي وكو مجموعه نبهيزه وكو لاعبين هل يكون لاعبا ايران امكارن بيجن تجربه وان كيمترنج انجليزي لكن مباراه ايه كمينه احتمال قوة انجليزيه جاء ايراني بيتر البريمه نسبه بدنا انجليزيه بيتر جاء ايرانيا شخو هرقاف جي تشكي جنفك قدرت كيفن سربرايز فرنكاوا دنهين ده همان جروبي ده امريكا ويلز ليزن افحر دوجي تيم جي نقل كي تيم نافدارن نارينا تاثر وان شي براستي خيالي وان هردو تيمان نقلك دريجن يعني وانا خيالي وان بقينا قناغي دوام جوار وكو تشكي قالك باشا هردو تيم يك مستوانا از دبيجم الجيمكجي خوش به لكن مستوى جيميد انجلترا وهولندا وانا دبن ومقول خيالي وان حتى قناغي دوام بله بري جيما امريكا ويلزي شخوي سنغال وهولندا د جروبا يكي دبليزن كو او قطر واكوادور جدن او شاوت بينا هولندا ولاتي قلت هالي براستي هولندا امكارن بيجن هولندا يك جوان باشترين دفاع جهاني بنافاندي حتى بيس جيما حج جول قارنه امكارن بيجن ديجي قوترين هجوم جهاني ده لكن ساديو ماني نكار بليز ساديو ماني نكار بليز امكارن بنسبه بردنا هولندي صديق شيستا سنغالي صديق شله هل بدو ايرو خيابك كا هولندا حتى كين ران راده دكاره منافسه لسيرفي دفي جاما جهاني بك كوا قال لك سباس يا ريزاني بري تيمان اجتماعيه سوري وهروها راهناري فوتبول هولندا دمربو امي سبب تربحسا فان بكن بفي كي جي قالي بينران ام هشتن داويا في خلك اخو حتى سبب من خير وخوشي ده سپاس سیروان مزارگاه شرفدین یک جی مزارگاه کفنارین ازدیانا لچای شنگالی او قناغا جوینا ازدیان و دوستو هگرین وانا لچندین بونه و هالکفتن سالا ندا بدریجاهی اسی سال شر داعش جی شنگالیان با آلیکاریا دوستن خواه بروانی جی کرو نهشتن داعش نزیکی وی جه پیروزی ازدیان با نها جی سردانان جبوه مزارگاه دست پیکریا پیانر دنگی امریکا کاوا عمر جی بكاميرا كولت كونكشن فا سرادانا وركريا شرفدین دهت هجمارتن دوامین مزنترین و گرنگترین پرزدگاه ازدیان لجیهانه اف مزارگه دکویت بنار جیای شنگاله ازدی لوی مزارگهی حجا خواه دکن وکو لالشان نورانی بنویسی دعا شرفدیال وزارو که بی خدا نے بقرار دعا لاتنا اف کالمیره جباب و باپیران و او مجاور مزارگه شرفدین بو بردوام لبردریه مزارگهی دعا جبو گشت خلکی دکن شيء إنسان إزدي شرفدي دينه العراق والعالم تمامي وآمن دعاء شينا البشر فدي جميع إزديار أف مزارگها شرفدي شيبو نفس تاريخها هاتي أم نزانين بالضبط بس تاريخها قب هاتي شكرن أم زانين تاريخها قبي وشكرنا 1274 ميلادي زوري سبحانه تكبير الرحمن تكبير بكر تكبير الله لشرفدینی چندین جهو نیشان هنه کو پیروزیا خواه و شیخ اسماعیل شیخ بحری مجاور وی مزارگهی وصابو دنگ امریکا دیارت کتن
مزار شرفدينا ومزار أمادينا مزار بيرافاتا مزار سجادينا مزار شمسة مطبخ شرفدية ومغارة شرفدية أبد خيانة كرتي هن كده هبن بس أبد خيانة أبنا لوی مزارگهی به جوازی پیشوازی لگشت مروان دهیتا کرن لو ما روزانه خلکه که زور قستا مزارگهی کنو طوافا خواه دکن اف جنه باب ویج بالچکدارین داعش و هاد بو کشتنو او بردوام لاوا و دعاد کتن جبو امناهی و پیگوژیان برقرار بیتن لشنگاله از جبورك هادمة وجاز شخانة سهري البورك زوجي ومع الفرماني بابي مي ونداو المال دما براي مهاتا بكير ونكن هاد قلنا محتاجين من زب حملي مازنم تشتكي مناكن وبشتنجي مهات المانيري مهنت ونداو وتو نكاهاتي تبو بابي خود دعا كرن دعا كرن موقف قريك شويرة وشي زد يامن بوتو جري بس تي بابي ونداوي كاكي مزارگه شرفدین لسردم چکدارین داعش زیدتری 13 ایرشان لسر هات نکرن لی خورتین ازدیان براوانی جوی مزارگهی کرو شیخ سمائیل شیخ بحری وکو نها لاوات کرن لبردرگه مزارگهی کو شرفدین بهتا پاراستن ج ایرشین داعش کاوا عمر دنگ امریکا قضا شنگاله 10 ثانية اوكي بهیوای بەختەوەری بۆ هەمووان هەر شاد و بەختەوەر بن. حتى برنامج صباحي كونكشن هر شاد و بەختەوەر بن و خدا حافظ.